بەنای خی گەورە و میهرەبان خۆشەویستان ئازیزان سڵای خی گەورەتان لێبێ داواکارم لە خی گەورە ڕۆژووی مانگی ڕەمەزان لە هەموو لایە قبولکە خۆشحاڵم جارێکیکە لەم بەرنامەیە لە بەرنمەیەکیکە بێمە خزمەتی ئێوەی بەڕێز دیارە لە مەڵقەیە من باسی خواردنی بەربانگ ئەەکەم لە ڕۆژووی لە مانگی پیرۆزی ڕەمەزانە لە ئەڵلقەکانی پێشووە وەکو باسی هینم کرد باسی مانگی ڕۆژووی مانگی ڕەمەزانم کرد باسی سوودەکانی ڕۆژووی مانگی ڕەمەزانم کرد بەڕێزان بۆ ئێوەی بەڕێز باسی ئەوم کرد لە مانگی ڕەمەزانە کۆمەڵە پرۆتین هەیە کە لە مێشکایە زیاد بێ بۆیە لە مانگی ڕەمەزانە با بڵین زیرەکی ئینسان زیاتر ئەبێ لە مانگی ڕەمەزانە هەڵکردن ڕێژەی هەڵکردن کەم ئەبێتەوە لە مانگی ڕەمەزانە ئەو چەوریانەی کە لە ناو جگەرە کەمە بێتەوە و چەوریانەی خوێنە لە خوێنایە کەمە بێتەوە ئەو کەسانەی کە بە ڕۆژوو ئەبن لە مانگی ڕەمەزانە چەوریەکانی خوێنیان کەمە بێتەوە و ئەو کەسانەی کە بە ڕۆژوو ئەبن لە مانگی ڕەمەزانە کۆمەڵێ سوودی تری تەندروستی هەیە لە پشتی مانگی ڕەمەزانە لە پشتی بە ڕۆژبوونی مانگی ڕەمەزانە هەر هەمووین بۆ ئەوەی لە ئەڵلقەی پێشووە باس کرد لە ڕۆژووی بە ڕۆژوبوونی مانگی ڕەمەزان سوودێکی یەکجاری هەیە بۆ با بڵێن بۆ ئەندامەکانی لەش ئیسراحەتێکی باش ئەدرێ بە ئەندامەکانی لەش ئەو خانانەی ئەو خانە شێرپەنجانەی کە دروست ئەبێ لە لەشی ئینسانە لە ڕووی بە ڕۆژوبوون ئەو خانانە لە ئابە هۆرمۆنەکانی لەشی ئافرەت لە مانگی لە بەڕۆژوبوون ڕێکە خرێتەوە و لەگەڵ کۆمەڵێک بە تایبەتترین بۆ ئەو کەسانەی کە شەکریان هەیە وانەی جۆری دووی شەکریان هەیەیان توشبوونن تازە توشبوونە بە نەخۆشی شەکرا بە ڕۆژوبوون سوودێکی یەکجاری باشیان هیچ باشی هەیە بۆ کۆنتترۆلکردنی شەکرەکەیان بۆ زیابوونی حساسەتی ئەنسۆلین لە لەشیانە بۆ ئەوەی شەکر بڕاتە ناو خانەکانیانەوە وە کەمکردنەوەی بەرگری لەشیان سەبارەت بە ئەنسۆلین ئەمە کۆمەڵێک سوود و پوختە بۆ ڕۆژبوونی مانگی ڕەمەزان کە باس کراوە لە توێژینەوە زانستیەکان باسی بە ڕۆژوبوون کراوە لە توێژنەوە زانستیەکان وە ڕۆژوبوونی مانگی ڕەمەزان یەکێک لەو بە ڕۆژوبوونانەیە کە ئەگەر ئینسان بێت و بە ڕۆژوو بێ ئەو هەموو سوودە زانستیەی بەدەستەکەوێت لە سەبارەت بە بەلاشەی خۆشەویستان من باسی ئەو کەسانە ئەەکەم کە ئەتوانن بە ڕۆژوو بن لە مانگی ڕەمەزانە ئەوانەی کە لە مانگی ڕەمەزانە ناتوانن بە ڕۆژوو بن ئەوانە پێویست ناکە بە ڕۆژوو بن بەڕاستی ئیتر بە هەچ هۆکارێک بێ پێویست ناکە عەزەتی نەفسی خۆیان بن من باسی ئەو کەسانە ئەەکەم کە ئەتوانن بە ڕۆژوو بن مانگی ڕەمەزان وێزگەیەکی باشە بۆ تەندروستی چونکە وەکو باسم کرد 240,000 توێژینەوەی زانستی بەس لەسەر وشەی فاستین کە پێویستە بە ڕۆژوبوون هەیە و زۆربەی زۆری ئەو سوودانە کە لە باسی ڕۆژوبوون کراوە لە جۆرنەڵە بەناوبانگەکانی دنیاە لە هەڵلقەی پێشووە باسم کرد و بڵاو کراوەتەوە مەرج هەیە لە بۆ وەرگرتنی ئەم هەموو سوودەیە مەرجەکە ئەوەیە کە لە مانگی ڕەمەزانە شێوازی ژیان ڕێک خەیتەوە و شێوازی خواردن ڕێکەیتەوە بەڕێزان من باسی کۆمەڵی هەڵێم کرد بەڕاستی لە مانگی ڕەمەزانە ئەکرێ ناکرێت تۆ بتەوێ سوودی ڕۆژووی مانگی ڕەمەزان بەدەست بێنیت و لە مانگی ڕەمەزانە 4 برمە بخۆیت و 3 پاق لەوا و کۆمەڵێ شەربەتی بە یەک جار لە کاتی بە بەرەبانە بەکبی خۆیت و بڵێ وەڵاهی من لە دواییە بڵێ من ئەمەوێ سوودی ڕۆژووی مانگی ڕەمەزان بەڕازیان بە ڕۆژوبوونەکەم سوودی هەبێت سوودی شەرعیەکە وەرگردۆ ئینشاءڵڵا ئەو گومانمان لەسەرەوە نییە گەر بێت و مەرجەکانت جێبەجێ کرد بێت سوودە شەرعیەکان من باسی سوودە زانستیەکان تکام وایە بەڕێزان وەڵڵاهی ئەو سوودە زانستیانەی کە من بەرچاوم کەوتە و لەو توێژینەوە زانستیانەی کە من بەرچاوم کەوت و خوێندومەتەوە ئەگەر بێت و ئێمە ئەو ڕێنمایانە جێبەجێ بکەین ئەو هەموو لەگەڵ ئەو سوودە شەرعیانەی کە بەدەستی هێنی باشە
ئەم سوودە زانستیانەیش و ئەم سوودە تەندروستیانش بەدەستهێنی. لە مانگی ڕەمەزانە ئەبێ خواردن کەم بکەیتەوە بەڕێزان. باشە من لەم ژەمەیە باسی چۆنیەتی خواردن وایانەوە خواردنانەی باشە لە کاتی و بە ڕۆژوو بوونە کە ڕۆژوو ئەشکێنی لە بەربانە چی بخۆی باشە. لەبیرە نەچێ و لە یادت نەچێت تۆ تقریبا 15 ساعت 16 ساعت بە ڕۆژوو بوویتە وەختە ئینسان بە ڕۆژوو ئەبێ لە دوای 6 ساعت لە دوای 6 ساعت بە ڕۆژوو بوون 7 ساعت بە ڕۆژوو بوون کە شەکر لە لەشی ئینسانانەیە ئینسان دەست ئەکا بە سوتانی چەوریەکانی لەشی. وەختێک ئینسان کە ڕۆشتە سەر لەشت ڕۆشتە سەر سوتانی چەوریەکان ئەو کاتە بەرەکەتی ڕۆژوو بوون دروست ئەبێ. ئەو کاتە بەرەکەتی بە نسبەتی لاشەوە دروست ئەبێ. ئەو کاتە سوودەکانی ڕۆژووی مانگی ڕەمەزان بەرچاوەگری وەختێکە لەشت ڕۆیشتە سەر توانەوەی چەوری. چکە چەوریانەی بە تایبەت لە منتقەی کەمەرە ئەگەر بسووتێنی هەوکردنت سووت ڕۆشتووە چەوریەکانی خوێنت کەم کردووە کۆمەڵێ چەوری لە خوێنە کۆمەڵی هەوکردنە چکاوانە سەرچاوە بوون بۆ چی سەرچاوە بن بۆ هەوکردن. ئەمانە هەر هەمووی چیە بێ هەر هەمووی کەمە بێتەوە لە کاتی بە ڕۆژوو بوونە. بۆیە من پێم باشە ئەم ڕێنمایانە جێبەجێ بکرن بە ڕێزان و خۆشەویستان. پێم باشە لە مانگی ڕەمەزانە لە ڕۆژووی مانگی ڕەمەزانە ئەو وزەی کە ئەیخۆی ئەو وزەی کە بەکارێهێنی وزەیەکی کەم بێ. فتووە کە بە ڕۆژووە بی تقریبا 16 ساعت بە ڕۆژوو بوو دوای ئەوەی 6 ساعت لە 6 ساعت شەکر نامێ لە لەشی ئینسانە بۆی لە بیرتان بێ و کاتێ مرۆڤ کە شەکری نەما لە لەشە لەگەڵ شەکرەکانە کۆمەڵی ئاو لە لەشی مرۆڤان نامێنێ بۆیە و لەگەڵ ئاویشا کۆمەڵی کانزاکانیش لەگەڵ لەشی مرۆڤ ئابدا ئەبەزێ بۆیە کاتی ئینسان کە بە ڕۆژوو بێت تۆزێک لەشی وشکە بێتەوە لە کاتی بەربانگە ئێستا من پێتان دەڵێم چی بخورێت باشە بۆ ئەوەی ئەو کانزایانەی کە لە لەشی مرۆڤ ڕۆشتۆتە دەرێ تۆ شوێنی پڕکەیتەوە. بەڵام پێشەوەی باسیەوە بکەم بە حەزەکەم باسیەوە بکەم ئینسان وەختێک کە خواردنێکە خوا هەر خواردنێ لە خواردنەکانە بێ سێ خواردن هەیە بە شێوازی وزە ئەبەخشێ بە لەشی مرۆڤ. یەکێکیان شەکرە یان نشاستە کە پێڵین شەکر و نشاستە، یەکێکیان پرۆتینە، یەکێکیان چەوریە. بە ڕێزان خۆشەویستان لە کاتی بە ڕۆژوو شکاندنەوە تا بەربانگە پێم باشە ژەمەکە و زۆر چەور نەبێ. یعنی چی ژەمەکە و زۆر چەور نەبێ؟ یعنی چەوری زۆر نەخۆی. تاگە مریشکێکە هەبوو مریشکێک لە ژەمەکەتە هەبێ مریشکەکە بان سوور نەکرابێتەوە. ئەو گۆشتەی کە ئیخۆی با سوورت نەکردی بێتەوە. چەوریەکان هەڵگرە بۆ پارشێ و لە پارشێوە چەوری بخۆ، بەڵام لە کاتی بەربانگان شاستە واتە شەکر بە شێوازی نان باشە یانەوە تا برنج یانەوە تا مەسەلەن کەم یانەوە تا بە لەگەڵ چیا لەگەڵ پرۆتینە. ئەمە لە کاتی بەربانگا پێم باشە، بەڵام لە ڕۆژوو شکاندنە ئەوەیان جیاوازە. ئێستا باسی چی یەکەم؟ باسی ئەوەکەم کە بە ڕۆژۆکە بشکێنی پێم باشە توانی بە ڕۆژوو بشکێنی بە و کەسانی کە بە ڕۆژووە بن نەتوانن بە ڕۆژوو بن بە خورمایەک مەسەلەن یەک دەنکە خورمایەکە توانێت ڕۆژۆکەی بشکێنێ. وەکوتم لەش پێویستی بە کانزاکانە ئێستا لەش وشک بووەتەوە بۆیە تۆ ئێستا بێ مەعیدەت وشک بووەتەوە بێت تەڕیکەی پێم باشە بەچی دەست پێ بکەی بە شۆربایە. ئەم شۆربایە شۆربایەکی سەوزە باشە دروست کرابێ ئەگەر ئێسکیشی تیا بێت چکە کۆلاجینی تایەش ئێسک باشە گلایسینی تایە کۆمەڵێ بە باتی بیا گەر مامە شادیار ئەو کاکە شادیار گیان دەستخۆش بێ زۆر دەستخۆش بە قوربان کەوچێکی لێ یازێت نەمێ. ئەمە شۆربایەکە شۆربای سەوزە بێ ئەگەر ئێسکشی ئێسکەکەیش بە ئێسکیش کرابێ زۆر باشە هەر سەوزەیەک بێ بشکیلەی نییە ئەتوانی بە خورماکە دوایە و دەنکێکی خورمات خوارد پاشان ئەتوانی بەچی بشکێنی ئەتوانی وەکوتم ئەم بەم شۆربایە ئەم شۆربای سەوزەیە پێم باشە و شۆربای سەوزە خوێیەک تۆزێ سوێرتر بێ وەکوتم بەڵام ئەو خوێی بەکارێنین تکام وایە خوێەکە خۆماڵی بێ باشترە
خوێی خۆماڵی زۆر هەرزانە، خوێ مەملەحە هەیە هەرزانە، یا خوێیەکی چکە و خوێیە نەبێ بەس ئین بێت. پاش ئەوەی کە شۆرباکە و خوارد، ئەمە شۆربایە مەسەلەن بسم الله. پاش ئەوەی شۆرباکە و خوارد، ئەگەر شۆرباکەی سوێر بێ وەکوتم باشە، لەشت پێویستی بە کانزاکانە، بە خوێکانە، پێم باشە لەگەڵی شایە سرکە بخورێت. ئەم سرکەیە بۆ نمونە بەم شێوازە ئەگەر ئاوێک توانی پەرداکێکی ئاو دوایەوەی شۆرباکە و خوارد، ئەتوانی ئەم جار سرکەکە بەو شێوازە بهێنی سەرقەباقێکی سرکەکە، یانەوە تا کەوچکێکی سرکە یا سەرقەباقەکەی مەسەلەن بۆ نمونە، بەڵام تکام وایە سرکەکە باس سروشتی بێ باشە، ئەوە لە سرکە خەیتە ناو پەرداخ ئاوەکەیەوە باشە، یا کەوچکێکی زەڵاتە. ئەم جار تۆزێ خوێ هێنی، ئەم خوێیە وەکوتم تێکەڵەکەی لەگەڵ سرکەکەیە، چکە لەش وەکوتم لە شەبێت تەڕکەیتەوە، مەعیدەمان تەڕ کردەوە بەچی حازرمان کرد بۆ چێشتە سەرەکیەکە بە شۆربایەکی سەوزە ئێسکی تیابێ وەکوتم زۆر زۆر باشە. ڕۆژەکەمان شکان بە خوورمایەک، هەر لەم شۆربایانە کێشەی نییە. ئەو کات ئەتوانی بەم شێوازە سرکەکە تێکەڵکەی ئەو خوێشی ئاوها بەو شێوازە تێکەڵ بێ، ئەو کاتە لەش تەڕەکەی بەم پێک هاتە و ئەو خوێیە نەک بەس با بڵێن سۆدیۆمی تایە و ئینەما ئینەکانی تری تایە، بەم شێوازە ئەتوانی سرکەکە بخۆی. بسم الله. الحمد لله. بەم شێوازە ئەتوانی سرکەکە بخۆی. سەوزەکەمان خوارد، شۆربای سەوزەکە و خوارد بە خوورماکە شکاندت. ئەوەنە ئەمەی کە من خواردم باشە، هەر هەمووی تقریبەن وزەیەکی زۆر زۆر کەمی تایە. بەبیرتان بێ منوتم لە ژەمی ئێوارەیە با 500 کیلۆ کەلەری بتوانی بخۆی باشە، لەوەیە بۆ قورس بێ بۆیەوە چۆن حسابی کەلەریەکانی بۆ بکەی، بەڵام وزەکە و باکەم بێ. بەم شێوازە تۆ ئەتوانی چی بکەیت؟ ئەتوانی بەربانگ ڕۆژەکە و بشکێنی. پاشان کە ڕۆژەکە و شکان و شۆرباکە و خوارد و یانەوە تا سرکەکە و خوارد، یان مەسەلەن پەرداخێکی ماستا و مەسەلەن بۆ توانی ئەو کاتەش بیخۆین، یەکێک لەوانە. ئەو کات ئەتوانی دەستکەی پێم باشە نیو سەعاتێ بۆستی بۆ ئیسراحەتێ بەی بەلەش ئەم خوێ و با بڵین ئەم ئاوە و خوێ و شتانە ئیسراحەتێکی باشە دەن بەچی ئیسراحەتێکی باش هەیەن بە ئەگێڕنەوە بۆ لەش. خوێەکەت خوارد تۆ تااقەتێکی باشە بۆ ئەگێڕێتەوە بۆ لەشت ئەم کاتە پێویستی بەوانە بێ بەڕاستی. پاشان پێم باشە نیو سەعات بۆ 3 چارەک بۆستی ڕۆنێژەکە و بکە، مەسەلەن یان لە مزگەوتەوە هاتووی یان لە هەر شوێنێکەوە هاتووی، ئیسراحەتێکی بۆ بکە. دوایە و ئیسراحەتە کرد نیو سەعات باشە، توێژینەوەکان ئەڵێن سەعاتێ باشە. ئەتوانی دوای دەستکەی بە ژەمە سەرەکیەکە. ژەمە سەرەکیەکە ئەگەر مامە شادیارجان دەستەکەی بە ژەمە سەرەکیەکە و ژەمە سەرەکیەکە و دووەکو وتم دوای نیو سەعاتێ یان دوای 3 چارەکێک دەست خۆش بێ مامە شادیارجان، زێت کێشە دەست خۆش بێ. دەست خۆش بێ. خۆشەویستان و بەڕێزان، مەرجنی ئەم هەموو خواردن لە بەردەستایە بێ، ئێمە هێنامان لەوێ بۆ ئەوەی هەموو خواردنەکان نمونەیەکتان بۆ باسکەین. دوایەوەی کە دەست کرد بە ژەمی خواردنەکە و ئیتر ژەمە خواردنەکە و پێم باشە بۆکوتم پێم باشە لە ژەمی خواردنی ئێوارەیە پرۆتینی زۆر تا بێ، بەڵام شەوری کەم بێ. ئیتر پرۆتینەکە مەسەلەن لە گۆشت بێ، مەسەلەن بەم شێوازە کوڵاو بێ باشە، یانەوە تا ماسی بێ بەم شێوازە، یانەوە تا مریشک بێ ئاعتیادیە، هەرسێکیان ئەبێ، مریشکیش بێ کێشەی نییە باشە. لەگەڵی شایەتی لەگەڵی شایە وەکووتمان نشاستە یان شەکر
طبعا ئەم برنجە زۆرە، ئەم برنجە زۆرە ئەتوانین قاپەکە و بکەی بە دەیان دەفرەکە و بکەی بە دوو بەشەوە، بەشێک بەم شێوازە خۆشەویستان ئەمە تقریباً 5 کەوچک برنجە باشە، ئەتوانین بیکەی بە 7 کەوچک برنج 100 کیلۆ کەلەریەکە کات تقریباً با بڵین باشە، یان 6 کەوچک برنج وەلو ئەمە نیو قاپە باشە، نیو قاپ برنج باشە ئەمەنە، یان ئەگەر برنجەکە و نەخوارد دەتوانی مقابلن بە یان نانەکە، یانەوە تا مەسەلەن حەزت لە برنج نییە مەسەلەن نەتوانی بە هەمان شێوە 7 کەوچکێ یان 6 کەوچکێ ساوەر بخۆی باشە، ئەم ساوەرە تقریباً بە حدودی 6-7 کەوچک دەرەچێ، یانەوە تا قەرەخەرمان بەم شێوازە گەرەوە شت نەبوو ئەتوانی ئێمە وەکوت نییە شەت نییەوە ئەو هەموو سفرێ خواردنە خوانەی بڕێ لەسەر سفرەکە دەبێ، بەڵام ئەمانە نمونەمان هێنا بۆ ئەوەی خۆشەویست ڕوونی کەینەوە. ئەمە تقریباً حتا قەرەخەرمانەکەیش بێ ئەتوانین مەسەلەن بۆ نمونە دەستخۆش مام شادیارجان ئەتوانی 7 کەوچک تقریباً وەکو وتم 7 کەوچکەکە ئەمە 2 ئەمە 3 ئەمە 4 ئەمە 5 6 کەوچک یان 7 کەوچک بەم شێوازە ئەتوانی ئەمەنە بخۆی زۆر باشە بۆ کەسانەی بە تایبەت و کەسانێک کە کێشیانەیانەیە کێشیان دابەزنەوە، کەسانە تشیانەوەیە کە سوودەکانی ڕۆژوو ببینن بەڕاستی. ئەمە بەم شێوازە لەگەڵ ئەم گۆشتەیە توانی تقریباً ئەمە بە حدودی 400 کیلۆ کەلەرێ بێ لەگەڵ ئەمەیە و لەگەڵ شلەکەیە ئیتر ئەگەر بێت و مەسەلەن تۆ گۆشتت نەبوو، ئەمە گۆشت مەسەلەن ئەگەر نەبوو لە ماڵە گۆشتت نییە یا مریشکت نییە یا ماسیت نییە، هیچ کێشەیەک نابێ ئینشاءالله پشتیوان بخوا. ئەم فاسوولەیە جێگای چیەگرێتەوە، جێگای پرۆتینەکە ئەگرێتەوە، تێکەڵی کەی لەگەڵ برنجەکەیە یان لەگەڵ قەرەخەرمانەکەیە، ئەم کۆمەڵێ پرۆتین و ئەمینۆسیدی تایە و ئەمیش کۆمەڵێکی تایە کە لە ناو فاسوولەکە نییە، با دووشانەوە کۆمەڵێ پرۆتینی و ئەمینۆسیدی چاک وەرەگری. ئەمە سەبارەت بە چی؟ سەبارەت بە خواردنەکە، یان شلەی کولەگەیە یان هەر شلەیەکی ترە لەگەڵایە، یانەوە تا سەوزەکانە لەگەڵایایی خۆی، سەوزەیش باشە، ژەمێکی باشیش لەگەڵایە بێ سەوزە، ئەویش توانی لەگەڵایە سەوزەکان دا بنرێ بەڕاستی بخورێ. ئەمە تقریباً ئەتوانی ئەمە سەوزەکانیش وەکو وتم سەرچاوەیەکی باشە لەگەڵایە وجودی هەبێ، چکە پێویستەکە لە کاتی ڕەمەزانە تۆ ناوەندێکی باش بۆ قۆڵۆنە دروستکەی. خۆشەویستان وەکوتم لەگەڵ خواردنەکانە وەکوتم لەگەڵ خواردنی پرۆتین، ئەگە پرۆتینی ئاژەڵی و دەست نەکەوت وەکو گۆشت، ئەتوانی پرۆتینە ڕۆکیەکان وەکو فاسۆلیا وەکو پاقلەمەنیەکانت دەستکەوێ و کاتە وجودی هەبێ لەگەڵیایە خراب نییە، و لەگەڵی شایە پێم باشە سەوزە هەبێت، چکە وەکوتم ناوەندێکی باش دروستەکەی سەوزە بۆ ناو گەدە و ئەو بەکتریانەی کە لە لەشایە و لەگەڵی شایە کۆمەڵێ فایبەری تایە، چ لە ئینەکانە بێیان چ لە سەوزەکانە بێ، بەو شێوازە ناوەندێکی باش دروست ئەەکەی بۆ قۆڵۆن، چکە قۆڵۆنیش پێویستی بە چییە؟ پێویستی بە فایبەرە بەڕاستی ئەتوانی لەو کاتەیە سەرچاوەیەکی باش بێ. ئەمە بە شێوەیەکی گشتی ئەو خواردنانەی کە ئەتوانی بیخۆی. لەوەی پرسیارێ بکرێ ئایا ئەی میوەکەی بخورێ؟ لەبیرم چوو پێتان بڵێم ئەوەیە بەڕێزان، تکام وایە لە کاتی ڕۆژ و بوون ڕۆژ و شکاندنە بابەتی شیرینی مەخەنە سەر سفرەکانتە، هەموو سوودەکانی لە ناوە بن، چ برمە بێ چ مەسەلەن نەفەری وایە دوو پاقلەوە خوا، نەفەری وایە با بڵین برمەیەکە خوا، سێ برما ئەخوا، یانەوە تا لقمە قازی ئەخۆن لەوە هەن، ئەمانە هەر خودی ئەوانە ژەمێکی خۆراکیە بەڕاستی پێم باش نییە لە وجودی هەبێ لەسەر سفرەکە، هەموو سوودە تەندروستیەکانی هین لە ناوە بەی بەڕاستی. ئەمە سەبارەت بە چی؟ ئەمە سەبارەت بە خواردنە سەرەکیەکانی بەربانگ. پرسیاری ئەکرێ لەوەیە پێمان بوترێ باشە ئەی کەی میوە بخورێ ئەگەر میوەشت خوارد بۆ نمونە لە دوای سەعاتێ یان
سعات نۆ مەسەلەن سعات نۆ یان بۆ سعاتدا پێم باشە میوە بخۆی بەڵام میوانەی کە شەکریان کەمە بۆ نمونە دەستخۆش بیاخۆ مامە شادیار زۆر دەستخۆش دەستەکانە خۆش بێ طبعا میوەکان ئەتوانن ئەو میوانەی لە سعاتدا 9 بۆ 10 شەو ئەتوانی مەسەلەن بۆ نمونە و میوانەی کە شەکریان کەمە بۆ نمونە ئەمە سندیە شەکری کەمە باش ئەتوانی بیخۆی کاڵک یەکێک لەو سەرچاوە باشانەیە کە ئاوێکی باشی تایە کانزا و ڤیتامیناتی سەرچاوەیەکی باشە لە هەمووی مهمترە مەشلیکە هەم شەکری کەمە و هەم ئەو دژە ئەکسەدانەی کە زۆر دژە ئەکسەدەی تایە چکە لە کاتی ڕەمەزانە پێویست بە دژە ئەکسەدەیە باشە یان هەر ئەم میوانە بێ بەڵام شوتی تۆزێک شەکری زۆرترە شوتی کەمتر بخورێ بەڵام ئەتوانی بخورێ بەڵام قاژەکەی کەمتر بێت یعنی با بڵین خواردنی قاژەکانی کەم بێ یانەوە تا بەم شێوازە ئەتوانن میوەی تریش بخورێ ئەوانەی کە شەکری کەم بێ لە کاتی سعات 9 بۆ 10 ئێوارە بەم شێوازە خۆشەویستان ئەگەر بێت و ڕۆژۆکە و بشکێنیت و بەم شێوازە بڕیت و خواردنەکە و کەم بکەیتەوە و بە تەندروستانە ئەم خواردنە بخۆی دڵنیا بە جگە لەوەی ئەو ڕۆژۆ ئەو سوودە شەرعیانە و دەستکەوتەوە پشتیوان بەخوا هەموو سوودە زانستیەکانی بە ڕۆژوبوونیشت بەدەستهێنی داواکارم لەخوای گەورە دیسانەوە ڕۆژومان لێ قبولکە ئینشاءالله و داواکارم خوای گەورە هەر تەندروستان کە و دوورتان کاتەوە ئینشاءالله لە نەخۆشی و ناخۆشی من ئەمە یەک ئەڵقەیەکی تر بوو ئینشاءالله بۆ ئەڵقەیەکی تر خواتان لەگەڵ و سەلام عەلەیکوم ڕەحمەتوڵڵاه